خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ بڕیار بوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆب بێتەوە بۆ دیاریکردنی سەرۆک کۆماری نوێی عێراق، بەڵام بەهۆی ڕێکەنەکەوتنی لایەنە سیاسیەکان و کوتلە سیاسیەکان کۆبوونەوەکە ئەنجام نەدرا. پرسیاری جۆرا و جۆر لەبارەی هەوڵەکان بۆ ڕێککەوتن لە ئێستادا بێدەنجیەک بەلایەنە سیاسیەکانەوە دیارە، بێدەنجیەک باڵی کێشاوە بەسەر ململانە سیاسیەکان، وەکو باز دەکرێت تا ئەم شەویش و تا ئەم ساتانش کۆبوونەوەکان بەردەوامە، هەوڵەکان بەردەوامە بۆی بە جۆرێکی تر مانۆڕێکی تر بە ڕێگایەکی تر بدۆزنەوە بۆی بتوانن هەرچی زووە بگەنە ڕێکەوتنێک. پرسیار دەکەین ئایا لایەنە سیاسیەکان دەگەنە ڕێکەوتن؟ ڕۆڵی ئێران، ڕۆڵی ئەمریکا، ڕۆڵی وڵاتانی تر لە ناوچەکە چی دەبێت؟ هەروەها عێراق لە دوای حوتی مانگ یان لە دوای ئەمڕۆوە و سبەینێکە جەلسەکە چاوەڕوان دەکرێت کە یان هیچ دانیشتێک ئەنجام نەدرێت عێراق لە فەراغی دەستوریدا بەرەوکوێ. هەموو گەرانە بشەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز هۆشیار عومەر عەلی، ڕێخەری ژووری پەیوەندە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان. کاگۆشار بەخێر بێ. سپاس. دووبارە خێر بێ. سپاس. چی دەگوزارێت ئەوەی ئەمڕۆ لە دوای کۆبوونەوەکەوە هەز دەکەی کە هێز و لایەنە سیاسیەکان بە شێوازی تر مانۆڕی جیاواز ئەنجام بدەن بۆ ئەوەی بگەنە تەوافقێک؟ خۆی ئەوە ڕوەدات بەشێکی پەیوەندی بەناوخۆ هەیە، بە تایبەتی ناو شیعە، بەشێکی پەیوەندی بە ڕۆڵی وڵاتانی دەرەوە هەیە و لایەنە دیپلۆماسیەکەیەوە هەیە. لە ڕووی ناوخۆییەوە یەکەم جارە سەدر زۆرترین کورسیە هێنێ و ئەوێ حکوومەتێکی زۆرینی نیشتیمانی دروستکە وەکو خۆی ئەڵێ. ئەم زۆرینی نیشتیمانی هەمان وای تێگەن کە هەموو کوردی تیابێ، هەموو سونەی تیابێ، شیعەش بەشێکی تیابێت جگە لە نووری مالیشی، چکە ئەو ناکۆکەی نێوان سەدر و نووری مالیکی خوێناویە، ینی مالیشی شەڕی سوپای مەهدی کردووە و یەکەم جاریش نییە ئەم ناکۆکیە بەو شێوێ بەربڵاوە بێتەوە، جاریشکە هەوڵیان نامالیشی لابەرن. سەدر ڕۆڵی گەورەی هەبوو لەوەیە. سەدر لە ئەنجامی ئەو فشارین لە ناو شیعەیە لەسەری هەیە کە دەستی تۆمەتی بۆ درێژەکەن کە تۆ ناوماڵی شیعەت دابەش کردووە، تۆ لەگەڵ کورد و سونە دەستت تێکەڵ کردووە و ئەیخەنە خانەی خیانەتەوە تا ڕادەیەک و لەسەر ئەو فشارانشی کە هەیە بە تایبەتی فشاری ئێران ئەو بڕیارە لە ناکاوەیدا کە ئەڵێ من هەموو گفتوگۆکان ڕاگرم بۆ پرۆسەی حکوومەت، ینی ئێستا ئەو پرۆسەیە بە بارمتە لە دەستی موقتەدا سەدرایە، ینی مەگەر لە مێشکی ئەوە بیت یاخود کەسێکی زۆر نزیکی ئەو بی بزانی چی ڕوەدات، تەسەوڕ ناکەم پەرلەمانتارەکانیشی بزانن، چکە سەدر ئەم تایبەتمەندی هەیە، ئەم جوڵە لە ناکەوانە ئەکا سیستەمەکە تووشی شۆکەکە، کەس پێشبینیەوەی ناکە بڕیارێکی وابە و هاوپەیمانەکانیشی ئاگادار نەبوون. ئەوەی کە پەیوەندی بە ئێران و ئەمریکاوە هەیە، ئەمریکا ئەو دەستێوەردانە یاخود ئەو ڕۆڵە گەورەی پێشووی نییە، زۆریش موهتەم نییە بە ئەنجامەکەی، هەرچەندە ئەوان هۆکار چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئەوان بەگشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستایانەوێت ئەو قورسایی لەسەر شانیان لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و سەربازیەوە کەمی بکەنەوە و تەرکیزیان لەسەر ئاسیا بە ئێستش لەگەڵ رووسایە تووشی کێشە بوون، سەرباز بۆ ئەوروپای شەرقی ئەنێرێت ئەو کێشەی کە لەگەڵ ئۆکرانیا دروست بووە. بەڵام ئەوەی کە ڕوونە ئەمریکا پێیان خۆشە سەدر هاتوۆتە پێشەوە، چونکە گەشتونەتە ئەو باوەڕەی ڕەنگە سەدر دژی ئەوان بێ و لە دوای داگیرکردنی عێراقشەوە شەڕی دژی ئەمریکا ڕاگەیان، بەڵام لە هەمان کاتە دژی ئێرانیشە. بەمانایەکی تر سیاسەتێکی عێراقی ناسیۆنالیستی عێراقی هەیە، عێراقێکی مرکزی بەهێز دروست دەکاتەوە ئەبێتە دیوارێک لە بەردەمی ئێراندا. لەو لایەکی ترەوە ئێرانەکان ئەوەی کە ڕاستەوخۆ وەکو پەیامەیڵێن، یعنی وەکو شیکار و ئەوە نایە، ئەوان بە کوردیاونتووە گرە و لەسەرەوەن مەکەن شیعە دابەش بێ، شیعە دوجار یەک ئەگرنەوە، مالکیش بەشداریەکە، عامریش بەشداریەکە، ئەمەی ئێوە ئیکەن هەڵەیەکی زۆر استراتیژیە و پێیان وایە ئەوەی پارتی ئەیکا، ئەوەی کە لە گفتوگۆ دیپلۆماسیەکانە باسیەکەن لەگەڵ هەموو لایەنەکانە بە پارتیشیان وتووە بەهۆی هاندانی دەرەوەیە، بەهۆی دەستێوەردانی دەرەوەی کە تورکیا و خەلیج ئەگرێتەوە. زۆر باشە. کەواتە ئێستا عێراق لە بەردەم چیایە؟ مەسەلەن پێت وایە دەست و بردی لێ بکەن بۆ سبەینێ بتوانن بگەنە ڕێکەوتنێک وەکو وەڵێ عێراق وڵاتی مفاجات؟ بەڵێ، خۆی گرفتەکە لە سێ ئاستایە. ئاستێکیان ئەوانەی سەدر ئەوێ بن بە ئۆپۆزیسیۆن چەکیان پێ، ئۆپۆزیسیۆنی چەکدار لە سیستەمێکی کە تۆ ئەتەوەی وڵاتێکی زۆرینەیە خود دیموکراتی بنیاد بنیا فیدراڵی زۆر ئەستەمە. دووهەم
دەسەڵات خۆشەویستە ئەوانەی کە لە دەسەڵاتان و پێگەیان هێن نانێ بەی شێوەیەک چۆڵی بکەن چکە سەدر بێت و 4 ساڵ حکوم بکات گۆڕانکاری گەورە ئاکات دانانی شێو تەماشا بکە هەرچەند ئەوڵە من وەزارەتم ناوێ و خۆشم هەموو سەرۆکە حکوومەتەکان بە پرسی من دانراون بەڵام لە کردەوەدا بێگومان جیاوازە بێت چکە تموحی سەدر تموحێکی سیاسی و ئاینیشە ئەمێنێتەوە سەر کورد و سونە لە ئێستاە تەماشاکەرن ینی چکە وەکو وتم بڕیارەکە سەدریاوێتی پرۆسەکەی ڕاگرتووە هەتا ئەو گفتوگوۆیە دەست پێ نەکاتەوە ئاسان نابێت جا ئەنجا پرسیارەکەیەتە سەر ئەوەی قەناعەت بە مقتەدا سەدرەکە کە دەست بە گفتوگۆ بکاتەوە سەدر بە کورتی و پوختی ئەم کارتی بەکارهێناوە بە هەموو لایەنەکانەڵێ لە ناو عێراقا بە شیعەشەوە بە لایەنەکانی دەرەوە شەڵێت ئەگەر ئەو حکوومەتە ئەوە نەبێت کە من ئەمەوێ من پرۆسەکە ڕاگرم ینی بەبارەمتەی گرتووە چکە ئێستا کەس ناتوانێت بەبێ ئەو بڕیار بات نا لایەنە کوردی سونەگان ئەچنە دانیشتنەوە بە ئاسانی و بینیشمان دوای سەدر ئێتاڵی تەنسیقی شەمان بڕیاریە جگەل لە پارتیکە لەگەڵ سەدر ڕێکەوتووە ئێشێتی شەمان بڕیاریە لەبەرەوە هەموو چاوەڕێ ئەوەیە کە سەدر چ بڕیارێکە دات سەدر ئەوێت ئیرادی خۆی بسەپێنێەوە هەرچی شیوتووە پێشتر کردوێت یعنی لە بڕیارەکان و لە قسەکانی خۆی پاشگەز نابێتەوە بە ئاسانی ئەکەوێتە سەرەوەی لە ڕووی دەستوری و قانونیوە چی ڕوەدات و تا چەند دادگای فیدرالی بڕیارەکانی بڕیاری دەستوریە بن چکە هەندێک جار سیاسیە جەلسەی پەرلەمان تەنها توانندرێت 24 کاتژمێرەی تا سبەینێ بەکراوی بەڵدرێتەوە ئەجینا ئەچینە ئەو فەراغە دەستوری کە باسەکرێت جا ئەگەر بڕیار بۆیە دانیشتن بکرێت ئێستا باسی گەرمە بوو پەیوەندی و کۆبوونەوەی بەردەوامە بوو تا دەمە و بەیان و بەیانی زووش بە هەمان شێوە تا ئەم ساتەکە ئێمە قسەکەین هیچ ئاماژەیەک نییە کە دانیشتنەکە بکرێت هەموو شتەکان ینی لە ژوورە تاریکەکانە جا ئەوەیە ینی کارتێکی بەهێزە سەدر بەکاری هێناوە جگە لەوەی چاوەڕان نەکراوە بۆ ئێستا بە هەموو لایەنەکانەڵێ وەکوتم یا قسەی من یان پەرلەمان و حکوومەت و هەموو پرۆسەکە وەستێنم کەواتە قسەی ئەو لە دوجارە بێ بەچی مەسەلەن بە فشارەکانی ئێران بەوەی کە ئەو واقع حاڵی کە هەیە مەسەلەن بۆ نمونە مالیشیە تا ئێستا منتیقی خەزڕای بەدەستەوێ وانەی کە وەلایان بۆی هەیە بەشێکی زۆری بەدەستەوێ مەسەلەن مدیر عامەکان یعنی ئەوەی پێدەوترێت دەوڵەتی قوڵ لە دەستی مالیشیە تا ڕادەیەکی زۆر یعنی ئەمانە چۆن معالەجاکرێ بەڕای تۆ مەسەلەن خۆی لەم ژوورە تاریکان ئێستا هەموو شتەکان کەوتە بعد الکەوالیزم چۆن پشتی پەردەوە بەڵێ خۆی سەرچاوی ئەم کێشەیە چیە سەدرەڵێت با بەشێک لە لایەنەکان ئۆپۆسیۆن بن ئێمە حکوومەتێکی زۆری نەدروستەکەین و معارەزە بن معارەزەیەکی نیشتیمانی بن زیاتریش ناو شیعە کە ڕێگری لەمە لێ کراوە ئێستا هاتۆ ئەڵێ باشە فەرمەوە من ئەکشێمەوە دانوستانەکان ڕائەگرم کۆڕ و کۆبوونەوەکان ڕائەگرن بۆ پێکێنانی حکوومەت فەرمونیەوە دروستیکەن بەڵام کەس زاد ناکە ئەوە بکە کەس ناتوانێت ئەوە بکە پارتی و حەلبوسی و با بڵێن خەنجەر سونە بەگشتی ڕێکەوتون هاوپەیمانی یاخود فراکسیۆنیستیا دەکە لەگەڵ سەدرابن ناتوانن بچن بەلای ئیتاری تەنسیقیا ناتوانن لەگەڵ لەشێتیا بۆ نەڕێ بکەون ڕەنگە دەرەچەیەک هەبێ ئەمە بێ سونە خۆیان ڕێکەوتن و حەلبوسی بووە بە سەرۆکی ئەنجومەی نوێنەران کوردیش ڕێ بکەوێت لەسەر یەک کەس بۆ سەرۆک کۆمار تا ڕادەیەک کێشەکە ئەو کاتەکەوێتە ناو خودی شیعە ئێستا کێشەکە لە ناو کوردیشە هەیە لە ناو شیعەشە هەیە سونەش بەڕسمی ئەڵێن ئێمە کێشەی کورد و شیعەبی خۆمان نەزانین نامانەوێت ببین بە بەشێک لە لایەنەکانی من چاوەڕێ ئەوە ناکەم ئەم بربەستانەی کە هەن و ئەو بەستەڵەکەی کە هەیە بە ئاسانی بشکێت و بتوێتەوە چونکە ئەبێ سەدر بڕیار بە سەدریش وەکوتم یا بێ لە ناو مێشکی بیاز بۆ نزیکی بی کە بە ئاسانی ناتوانێت بڕیاری دکتۆر شار مەسەلەن سونەکان خۆ ئەگەر هاتپا و ئەو 220 کەسە دوو لەسەر سێ ئامادە بووە سونەکانیش و سەدریش دەنجانەدا بە کاندیدی پارتی دموکراتی کوردستان ئەنی ئەو وەختە ئەوە ڕووی نەئەدا مەرج نییە چکە کاندیدی پارتی دۆسەی لەسەرە و دادگا ڕای گرتووە هەرچەند بەتەواوی قەدەغەی نەکردووە بەشێک لە کارەکە ڕەنگە ئەوە بێ سەدر جگە لەو لایەنەی کە وتم پرۆسەکەی بەبارم تەگرتووە ئەشی زانی کە دادگای فیدرالی کاندیدی پارتی ڕەتکاتەوە یاخود ڕایەگرێت کاندید بوونەکەی ئەگەر هەڵبژاردن بکرایە کاندیدی یەکێتی ڕەنگە دەرچوایە ینی بەشێکیشی تاکتیکیان ئەوەیە کە بۆ وەختە گەڕێن کە بتوانن ئەو دۆسیانە یاخود ئەو پرۆسەیە هەیە لە دادگا لەسەر کاندیدی پارتی عراق بەرەو کوێ هەنگاوانێت مەسەلەن یعنی دۆخێکی بەس وەکو ئەوترێت توند و تیژ و شەڕ و ئاژاوە و سیناریۆی لوبنان و نازانم چی ئەمانە دروستە بێ مثلا ململانێکە لە بری مەسجی سیاسی ببێتەمە تەقینەوە و کۆمەڵێک لعبەی
لە عراق چاوەڕوان کراوە لا من لەم ساتەیە پێشبینیەوە ناکەم کەس ئەوەی ناوێ جارێک تا ئەم دقەیە مەرجعێت هیچی نەوتوە و داواش کراوە ڕەئیبەن ئەگەر بگاتە سەرەوەی بەرەو شەڕ و توندوتیژی بڕوان من پێم وایە مەرجعێت قسەی ئەبێت و داوا لە لایەنەکانە کات گفتوگۆ بکەن ناتوانێت گوێ نەگرێت ڕەنگە چەند ساڵێکی کە بکوێتە دۆخێکی بەهێزترەوە و پێشبینی خۆم وایە عراقێکی مرکزی وا دروستەکاوەکو چۆن دوای کودەتای 1960 بەسیەکان هاتن لەگەڵ کورد ڕێکەوتن شوعەکان بەرەیەکی نیشتیمانی بەحساب دروستەکەن کە بەهێز بوون هەمویان لا بەلانە حکوومەتێکی دیکتاتۆری مرکزیان دروستکردن پێم وایە عراق بەرەو ئەوە ئەڕوا و کورد ئەوەی کە ئێستا ئیکا چۆتە یاری کەمینە و زۆرینەوە باجی گەورە ئەدا بەڵام ئەوەی کە لە سبەینێ و لە هەفتەی ئایندە و مانگی داهات و توندوتیژی دەست پێ بکە من پێم وانەوە ڕوودا چوو بۆ چونکە هەردوو تەرەفیان هەم جەماوەریان هەیە هەم چەکیان پێەیە ئەگەر دۆخێکی وا ڕووبات بە ئاسانی کۆنتترۆل ناکرێ ئێرانیش هەموو هەوڵەکانی بۆی ئەوە ڕووندا وەکوتم بە ئاشکرا بە ئێمەیان وتووە بەلایەنە کوردەکانی کیانتووە مەکەونە ناو یاری دابشکردنی شیعەوە چونکە دوجار شیعە چوارچێوەیەکیان هەیە خێزانێکن خوانواتنی خانەوادەیەکن ڕێک نەستان وایان وتووە لە جالەبەرەوە ئەمانوەڕانە هەیە بیانگەێنە نەتیجەکە کە شەڕەکە لەسەرەوەی حکومی عراقەکە کاکزانە شەڕێکی زۆر گەورەیە ئەوەی کە ئێستا حکومی عراقەکە ئێمە بینیمان مالیکی هات دواتر زۆر بە زەحمەت ڕۆژ چونکە ینی بەزەختی ئەمریکا و بە تەداخلی مەرجعیەت و ئەمانە کە شەڕی داعیشا بۆ ڕۆشت بۆ نمونە ینی ناڕۆن بە ئاسانی بە تایبەتی کە سەدر بێت ڕەنگە جارێکە بە ئاسانی ئەو دەسەڵاتە بەنەدات بینیشمانە هەر کەسێک کە هاتوتە سەر حکوم و بۆ بەسەرۆکی حکوومەت دەوڵەتی لەژێر دەستا بوو بۆ خۆی بەکاری هێناوە وەکوتم دەسەڵات شیرینە لە هەڵبژاردنە ئیسفادەی لێ کردووە لەبەرەوە بۆ مالیکی بۆ ئەوانەی ئیتاری تەنسیقی شتەکە زۆر مەترسیدارە یعنی ئەوە نییە بڵێ ئەم جارەوان ئۆپۆسیۆنن جارێکی تر سەدر ئۆپۆسیۆنە بێ پیان وایە ئەم جارە ئەگەر سەدرە و حکوومەتە زۆرینە دروست کات جارێکی ئەوان دەرفەتیان نابێتەوە بەو شێوەیە ئێستا ڕۆڵیان هەبێت باشە ئێستا ئەوەی کە هەیە ئەو چەق بەستویە لەسەر کووردا یاخود لە دوای پرۆسەی ئەنجامدانی سەرۆکاتی کۆمارە ینی لەسەر حکوومەتەکەیە مەسەن ئەوەی کە هەیە لە ڕووی تاکتیکیەوە پەیوەندی بە کوردەوە هەیە چونکە ئەگەر کاندیدەکەی با بڵێن پارتی کە ڕاژیرە ئەم دانیشتنی ئەمڕۆ بکرایە ڕەنگە بەهێزترین کاندیدی یەکەتی بۆ دەرچوایە ینی ئەگەر ئەوان دەنگیشیان پێنەدایە نیساب هەبووایە دەنگی پێویستی بهێنایە لە خۆلی دووەمە و دەرچوایە تاکتیکیە پەیوەندی بۆ هەبووە کە ئەوان ئەو ڕێکەوتنیان هەیە لەگەڵ پارتیا کە دەرفەتێک بن لە ڕووی کاتەوە بەڵکو ئەو دۆسیە لە دادگایەک لایکەنەوە خەریکن پارتی لەو هەوڵانیان بەڵام لە ڕووی استراتیژیەوە پەیوەندی بە ناوخۆی شیعەوە هەیە کە ناچنە ژێرباری خواستەکانی سەدر پەیوەندی بە فشارەکانی ئێرانەوە هەیە سەدر بە هەموو لایەنەکان ئەڵێت فەرموو ئەوە من لە پرۆسەکە ئەکشێمەوە هەمووی ڕاگرم فەرموویەوە حکوومەت دروستکەن ئەزانێ کەس ناتوانێت بەبێ ئەو دروستی کات باشە کەواتە کورد لێرەدا ڕۆڵی چییە مەسەلەن یەکێتی و پارتی بە دیاریکراوی کە دوو یاریکەری سەرەکی هەرێمی کوردستانە نێزی سەرەکین ڕۆڵیان چیە لەو ئاڵۆزیانە خۆی بەداخەوە کورد هەڵی استراتیژی زۆر کردو لە دوای 2023ەوە ینی لە دوای ئەوەی لە 2010 یاسای هەڵبژاردن هەموار کرا ژماری کورسەکانی پەرلەمان زیاد کرا و عراق کرا بە 18 بازنەوە کە کرا بە 18 بازنەوە کورسەکانی کوردستان کەمن بەرچاو بە پارێزگاکانی دیکە لە ڕووی ژمارەوە ئەگەر بێتە سەر زۆرینە و کەمینە کورد هەمیشە کەمینەیە بینیشمان ینی لە 4 ساڵی ڕابردووە چه یاسای دادگای فیدراڵی چه یاسای بودجەمانە ڕۆشتن چەندین جار بەبێ کورد نەچوە دانیشتەکەوان ئیشی خۆیان هەر کردووە بەتایبەت کە ئێستا سونە یەکن ینی کێشەکانیان لەگەڵ شیعە حەلکن بۆ ئاراستا ڕۆن کە ئیتر کوردیان پێویست نابێت هەڵەیەکی استراتیژی ترەوە بە کورد زۆر جار بایکۆتی کردووە کە ئێستش ئەو دەنگوانە ئەبیستین کە پارتیڵێ ئەگەر من کاندیدەکەم دەرنەچێت من لە پرۆسەکە ئێمە دەرەوە ینی مقاتعی پرۆسەکەکەم ئەمەش کە ئێستا ڕووەدات کە لەسەر بنەمای زۆرینە و کەمینە لە عێراقا تەعامل بکرێت کە کورد بۆ خۆی کەمینەیە و لە دروستبوونی عێراقەوە بووە و تا 50 ساڵی کەش هەروە ئەبێ هەڵەیەکی زۆر استراتیژیە چونکە ڕەنگە ئەمڕۆ لەگەڵ پارتی ڕێکەوتن کە بەیانی لەگەڵ یەکێتی ڕێکەوتن نەکرێ لەگەڵ لایەنێکی دیکە ڕێکەوتن نەکرێ و دواتر کورد لە کەمینەوە تر کورد کە گزانە سەرۆکۆماری کوردە لەگەڵ هەر کەسێک ڕێ بکەوێ و ڕێنەکەوێ یەکلایی بۆتەوە پێویستی بەوە نییە و ئەم شەڕی خۆت ببیتە بەغدا بەتایبەتی جاری پێشوو پارتی زۆر بەوە ناڕەحەت بوون کە یەکێتی ئەمەی کردو حسابی بۆ ئەوان نەکردووە و وەکو جارەکانی تر یەکلایی نەکرات و خۆی هەمان شتەکاتەوە ئێستا ینی هەمان هەڵە ئەکاتەوە کاندیدێکی پێشکەش کردووە کە موکوڕی زۆرە و لە دادگا ڕاگیراوە و ئامادەش نییە ڕێی بگۆڕێت ینی کە لە ڕقیەکە لە پرۆسەکەیە
لەبەرەوە ئەمەی کە کورد ئێستا خەریکە ناوماڵی سونە ڕێکخا بە حساب لەو لاشەوە لە ناو شیعەیە بووە بەتەڕەف ڕەنگە کورد خۆی بڵێ من لایەنگری ناکەم بەڵام هەم ئێران هەم لایەنە شیعەکان ئەوە بە دەستێوەردانێکی ڕاستەخۆی کورد دەبینن بە دەستی دەرەکی لە ناو پرۆسی سیاسی لە عێراق. باجەکەی چییە بێ؟ نەتیجەکەی ئەعلانی کە نەتیجەکەی ئەوەیە کە ئێستا ئێمە بینین دۆخەکە چەقە بەستێت ئەکەوینە بۆ شایەکی دەستوریەوە و ئەوەی دیکەش پێشببینی نەکراوە چونکە ئێستا وەکوتم لە دوای هەڵبژاردنەوە ئەنواع سیناروی حساب کراوە لەلایەن سیاسیەکانەوە پەرلەمانتارەکانەوە حزابی سیاسیەوە ناوەندەکانی توێژینەوە کەس پێشببینی ناکرد مقتدا ستر ئەم هەنگاوە بنێ ناشزانی سبەینێت چیەکات چونکە ڕەنگە سبەینێ شتێک بڵێ بڕیارێک بات تەواوی پرۆسەکە هەڵگەڕێنێتەوە بەڵام ئەوەی کە گومانی تیانە بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوە بەرەو ئاڵۆز زیاتر هاوپەیمانێتەکەی لەگەڵ پارتی و حەلبوسی کۆنکرێتی نییە؟ لە ئێستاە بەڵێ بەڵام من پێم وایە سەدر تاکتیشیان ڕێککەوتووە چونکە ئەگەر سەدر تەماشای بکەی ئەوە لێ من ئەمێ حکوومەتێکی زۆرینی نیشتمانی دروستکەم دش بە گەندەڵی دش بە نەبوونی خزمەت گوزاری دش بە محاسەسە و دابشکاری پۆستەکان و پشکێنە ئێخۆ ئەو لایەنە کوردی و سونانی کە لەگەڵی ڕێککەوتن ئەمە ئەجەندایان نییە ئەجەنداکەیان بەشێکی حزبیە بۆ بەرژەوەندی حزبیە بەشێکی تۆڵەکردنەوەیە یعنیانەیە بۆ نمونە لە ڕابردووە چی ڕۆیداوە حەقی خۆیان بکەنەوە بە پلتفۆرمێکی دیموکراتیەوە نییە کە بڵێمە پلتفۆرمێکی دیموکراتیە بۆی لە عێراقا لە ڕووی ئابوووریەوە گۆڕانکاری بکرێت ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە هێزەکان یەک خەنەوە بۆ نمونە چونکە سەدر پێشتر وتوێتی بۆ ناڵێ پێشمەرگە میلیشیایە ئێسبینی ئەمڕۆ ئەڵێ ئابێ حەشت چەک بکرێت سبینی ئەڵێ بێ پێشمەرگەش چەک بکرێت دەستوریش ئەگەر تەماشا بکەین عێراق کۆمەڵشتی نەتوانێت بەرامبەر بە هەرێم بکات چکە لاواز بووە سیاسەتی دەرەوە سنوورەکان پرسی وزە پرسی هێز چەکدارەکان ئەمانە هەمووی دەسەڵاتی حکوومەتی فیدراڵیە ئەتوانێت بە دەستور هەرێمی کوردستان کە ئێستا خۆشی تقریبن لە حقیقەتە وایە بکاتەوە بە حکم میزانەکەی جاران بە شێوەیەکی دەستوریش باشە لەو حاڵەتەدا پێشببینی بۆ ئەوە نەکراوە مەسەلەن لایەنە کوردیەکان حسابیان بۆەوە نەکردو پارتیوی چێتی خۆی پارتی ئەگەر ڕاشکاو بین لە 2005ەوە بەرنامە و ئەجێندای ئەوە بووە کوردستان کۆنتترۆڵ کات دۆستەی نەو تام دەقێت تەسلیم ناکا و کەس ئەگای لێ نییە ئەمە بەشێکی ئەوەیە پێیان وایە ئەگەر ئابووری کۆنتترۆل بکەن ئەتوانن سیاستش کۆنتترۆلکن ئێستا کە ئەبینی موچە لە هەندێک شوێن لە سلێمانی بۆنە لە شوێنەکانی دیکە دواکەوێت لەولا دواناکەوێ من باشکرا ئەو ڕواینەی تۆخ کردوێتەوە ینی ڕۆژێک بێ ڕەنگە لە سلێمانی و گفت و بچێ بۆ ئەو لێر گفت گۆ بکات بۆ بوجە چۆن ئێستا چین بۆ بەخدا ئێستا ئەوان پێیان وایە بربەست نەماوە هەر بەگاڵتە باسی بەتایبەت لە دوای مام جەلال و نۆشتوان مستەفاوە پێیان وایە بربەست نەماوە و دوای ئەوەی گۆڕان لاواز بۆ پێیان وایە بە تەنها چاری یەکێتیەکەن و ئەو بربەستی جاران نەماوە تەنها شوێنێک ما بێت بەغدایە بەغدایان پێویستە کە زۆر جارێمە ئەو ترێ سەرۆ کۆمارگرنگ نییە بۆ دوو سێشت کاکزانە لە دوای ڕفراندۆمەوە پارتی لە ڕووی دیپلۆماسیەوە گۆشەگیرە جگە لە سەرۆکی هەرێم یعنی نێچیروان بارزانانی نەبێت کە لە هاوکێشە دیپلۆماسیەکانەیە پارتی و سەرۆکی حکوومەتیش لە دەرەوەی هاوکێشە دیپلۆماسیەکان ئەیانەوێت لەم ڕێگەیەوە خۆیان بەهێز بکەنەوە جا سەرۆکی کۆمارێتی تاکتیکی زۆر زۆر گرنگە لە یەکێتی وەرگرنیان فشارێک زۆر زۆر گرنگە ئێستا سەرۆک کۆماری ئێستا کە شیعەکان چەند کاندیدێکیان نارد هەندێک کاندید هەبوو کە بەدڵی نەبوو نامەی نرد بۆ پەرلەمانوتی من دەست لە کارە کێشمەوە بەڵام ئەم کاندیدە نانێرم یعنی هیچ نەبێت بە ئیمزانەکردنی شتەکان ئەتوانێت کۆمەڵێک شت هەیە بیکات خۆی سەیرەکە لەوایە پارتی جارانەی پرۆتۆکۆلیە بە خودی و شەرزێباریەوە پۆستە گرنگ نییە ئێستا شەڕەکەن ینی تا ئامادەن هەموو کارێکیش بکەن بۆی ئەو پۆستە بەدەست بێنن سەرۆک کۆمارەکەی گرنگ نەبووایە هەوڵیان بۆ نایە مەسەلەن پێت وانیە مەسەلەن لە دوجارە ئەگەر بدۆخەکە بەو شێوەیە بێ پارتیش بڕیارێکدا بگەنە کاندیدێکی تەوافقی خۆی ئەوەی کە تۆ باسی هێران نەکرد ئێران هەوڵەدات ئەمە بکە ئەگەر بۆ نمونە پارتی سوور بێت لەسەر و شێرزێباری یەکێتیش نیشتمانی کوردستانی سوورە بێت لەسەر بەرهەم ساڵح ئەگەر پارتی ئامادە بێت گۆڕانکاری لەو ڕێیە بکات یەکێتیش ئامادەیە گۆڕانکاریە بکە بەڵام تەنانەت تورکیاش کە هاوپەیمانی پارتی نایەوێت سەرۆک کۆمار لە پارتی بێت چکە لێرە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت پارتی ناکرێ ئەوەش ئەو ینی ئەم هاوکێشە هاوکێشێکی هەرێمیە بە تەنها ناوخۆیی نییە بۆچی نیانەوێت مەسەلەن لەبەرەوە سیاست و استراتیژی وڵاتانی ناوچەکە ئەمە شتێکە نەگۆڕە ئەوەیە کە هیچ هێزێک لە کوردستانە بە تەنها زاڵ نەبێ ئەوان یانوێ هاوسەنگی هەبێ تەرازوی هێز هەبێ لە بینی لایەنەکان هەنی چکە ئێران بەشێکی کاریگەری هەیە تورکیا بەشێکی کاریگەریە اینجا ئێران و تورکیا ئەمەندە بەرژەوەندی گەورەیان هەیە
تورکیا ناچێت ئەو بەرژۆنیانی خۆی بخاتە مەدرسەوە لەسەرەوەی کەسێکی بۆ نە پارتی بێ بەسەرەوە کۆمار. ئێران تەدەخولی ئەوە کا لە نێوانێکێتی و پارتیان بێ چاوسەریانەکە. بەڵێ نا ئەوان زۆر بە ئاشکرا وتویانە ئەو پۆستەهی کووردە لە کوردیشا ئەبێ بۆ یەکێتی بێ. ئێران ئەو مەسەجە گەیاندووە بەڵام باز لەوە کرێ مەسەلەن تەنها دوو جار ئیسماعیل قاعانی هاتووە بۆ هەرێمی کوردستان و تەنها وتێتیمە پێمان باش ئێوە ڕێککەون و نەبنە هۆکاری تێکدانی ناو ماڵی شیعە. خۆی ئەنی باسی ئەوە نەکراوە کە ئەوەی کە قاعانی چی باس کردو لەگەڵ بەرپرسانی ئێرە من پێم وانێ بە ئاسانی بێتە دەرەوە و دوای ئەوەش بە زمانێکی ئەوان زۆر بە زمانێکی دیپلۆماسیەوە گفتوگۆکەن ینی نیان بەو زمانە قسە بکەن کە هەموو شتێکنەوەی ئەنێ بیسەپێنن بەڵام شتەکان ڕوونە یعنی ئێستا تۆ ئەو ناکۆکی ناو شیعە هەیە کاریگەری لەسەر ئەم پرۆسی تۆ ئەم پرۆسی تۆشی ڕاگرتووە و ئەو دۆسیەشی لەسەر کاندیدەکەی پارتی جۆنرێنراوە دیسانەوە پەیوەندی بۆەوە هەیە زۆر شتی دیکەش هەیە ینی مەبەستم ئەوەیە ئێمە گەر تەماشای دوای دنەوە دوو بکەین کاگزانە ئەم وڵاتانە دووسی ئامانجیان نەبوو یەکەم کورد یەکگرتوو نەبێت دووەم یەک حکوومەتی نەبێت کە تا ئێستا بەداخەوە بەرنامە سێهەم کوردستانیان لەت کرد لە بینی لایەنەکانە ینی ئەو هەموو شەڕی ناوخۆیە بۆچی بوو بۆ ئەوە بوو کە تورکیا و ئێران هاوڕابوون کە ئەبێ ئەو نەخشە سیاسی لە چاڵدێرانەوەی بەردەوام بێ هەر کەسە منتیقی نفوزی خۆی هەیە ینی مەبەستم ئەوەیە ئەگەر دوور لە هینی حزبی و سیاسی سەیری بکەین ئەم وڵاتانی ناوچەکە وەکو وتم ئەیانەوێت هاوسەنگی هەبێت نایەنەوەیەکی هێز لە کوردستانە بەتەنها زاڵ بێ باشە لە هەشتی مانگەوە لە سبەینەوە عراق مثلەن ئەڵێن نەکەوێتە فەراغی دەستوری چی ڕوەدا سەرۆک کۆمارە منێتەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ناتوانێت ئیداری وڵات دەسەڵاتەکان ستە لای ئەو جەنی چی دێت خۆی گەر بەگوێرەی دەستور بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڵام ئەویش دەکەوێت ئەمە ترسیەوە چکە هیچ ئیشێکی پێ ناکرێت تۆ کە ئەنجومەنی نوێنەران ئامادە نەبێ کۆ بێتەوە هیچ کارێکی پێ ناکرێت لە هەمان کاتیژا تا ماوەیەکی دیاریکراو نەکرێت کۆی پرۆسی سیاسی ئەبێ هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەس من خۆم من چاوەڕێەوە ئەکەم بەشێک لەو دۆسیانە لەسەر کاندیدی پارتیەک لای بێتەوە یاخود سبێنێ دەرگا بکەنەوە بۆی کاندید جارێکی ئەوە ڕوئەدا لە ڕۆکانونیەوە ئەوڕۆ دوو ڕێیە بۆ هەندێک لە پەرلەمانتارەکان یانود دەتوانرێت ئەوە بکرێ هەندێک لە پەرلەمانتارەکان وت ناکرێەوە بکرێت دەستوری نییە ئەوەی کە من ئاگادارم بەنیازن ئەو بڕیارە بن لە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران سەرۆک و دوو جێگرەکەی چکە لای سەدر و پارتی و سونەیە ئەو دەرگایە بکەنەوە ئەو کاتە پارتیەکە بزانێت کاندیدەکەی دۆسیەکانی لەسەر مێین لە دادگا و دەرفەتی نییە و پرۆسی لە ڕێی دادگاوە چارەسەر بکات کاندیدێکی نوێ پێشکەشەکات کە کاندیدێکی نوێی پێشکەشکرد دانیشتنی پەرلەمانەکرێت ئەو کاتە ئەگەر ئیطاری تەنسیقی و یەکێتی بزانن پرۆسەکە لە بەرژەوەندیان ڕەنگە ئەوان بایکۆت بکەن یاخود هەردوو لە ئەچنە ئەخ دۆخەکار بەچەق بەستویە منێتەوە لە حاڵەتە ئەو کاتە کە دانیشتەکە ئەکرێ کاندیدەکەی پارتی کاندیدێکی نوێ هەبێ بۆ نمونە سەدر لەو ئیحراجە دەرەچێت کە ئێستا تایەتی چکە بەڵێ نیە و ڕێکەوتووە لەگەڵ پارتیە و لەگەڵ سونەشە دوای ئەو بڕیارەشیات لەگەڵ پارتی ئەو دڵنیاییەوە کە پابندە بە ڕێکەوتنەکە ئەو کاتە ئەچێتە دانیشتنەوە جاری پێشوش پارتی کاندیدی هەبوو دەنگی نهێنا کاندیدەکەی ئەگەر بچێتە دەنگدانەوە و دەنگ نهێنێ بێگومان سەدر ئەو کاتە ئیحراج نابێ ئەڵێەوە دەنگی نهێناوە کاندیدەکەی پارتی بەس ئێستا بچن بەم دۆخی ئێستاەوە کاندیدی یەکێتیە بێ بەسەر کۆمار جا کە دەرگا کرایەوە و کاندیدی نوێ پێشکەشکرا من چاوەڕێیەکەم هەم سەدر ڕوانینی بگۆڕێ دەستکاتەوە پێشبینیت ئەوەیە کە پێشبینی ناکە یەکێتی و پارتیش مەسەلەن بگەنە شوێنێکیا ئیلا ئەی بنە ناوهۆڵی پەرلەمان زەنی گرفتەکە لە چایە گرفتەکە لەوای سەرۆکی پارتی قسەیەکی کردووە کە سەرۆک کۆمار لەوان بێ ئامادەش نییە لە قسەکەی خۆی پاشەکشە بکات ینی شتەکە لە دەست پارتیانیەوە کە حزب لە دەست سەرۆشیەوە حیزبە ئێستا یەکێتی ئامادەی نیشانداوە بۆ گفتوگۆ ئەوانە بەڵام پارتی سوورە لەسەر ڕێیەکەی خۆی ئێستا کە کێشەی کاندیدی بۆ دروست بووە من ئەتوانم بڵێم ئەوەی کە چاوەڕوانە کرێ ڕوو بدات دەرگا بکرێتەوە بۆ کاندیدی نوێ پارتی کاندیدێکی نوێ پێشکەش بکات گەر ناومێت بێت لە دۆسی دادگا کاندیدەکەی ئێستای لە دادگا ئەو کاتە دانیشتنی پەرلەمانەکرێت کە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانەکرێت یەکێتی کاندیدی خۆی بێ پارتی کاندیدی خۆیە بێ کێ دەنگی زیاتر هێنێ کاندیدی یەکێتی لە ناو عێراق بەهێزە لە ڕووی هەرێمیەوە ئێران پشتیوانیەکەن لەگەڵ ئەمریکا پەیوەندی باشە لەگەڵ دەوڵەتانی کەنداویش و خەلیجی وڵات عەرەبیەکانیش پەیوەندی باشە ئەنیەکوێ ئەبێتە پێشبڕکەی دەنگدان یعنی ئەو سیناریۆی 2010 دروستە بێتەوە بەڵام ئەم جارە دەنگەکان نزیکترە بن نزیکترە بن لێ ئەگەر بە هەردی وێکا بێ پێتوانێت دۆخەلچوینە سەقامجی لە هەرێم دروست بێت
چکاندی دەکەی پارتی سەرکەوت چکاندی دەکەی یەکێتی هەمان ئەو شتەی کە پێشوو ڕوویدا دووبارە ئەبێتەوە بەڵام لە ئاستێکی بەرزترا گەرژی زیاتر دروست دەکات کاریگەری ڕاستەخۆی ئەبێت لەسەر حکوومەت و لەسەر پەرلەمان و لەسەر کۆی پرۆسەکە بەڵام ئێمە گرفتێکمان هەیە گرفتەکەش ئەوەیە کە زۆرینەی هاوڵاتیانی ئەم وڵاتە بەشداری هەڵبژاردنیان نەکردووە بەڕاستی مهتەم نین زۆر جار بۆی کە چی ڕوەدات مهتەمن بە ژیان و بە بەژیان و گوزارانی خۆیان ڕاستی بەژیان و گوزارانی تۆ کە سیاسەتیشەکەی بۆ خەڵکیەکەی ئێستا خەڵک ئەو پەیامەیەوە بە هەمووان ینی ئێمە لە قەیرانێکی قوڵی متمانەیە ژین لە نێوان خەڵکو و لایەنە سیاسەکان خەڵکو و حکوومەتیشدا و پەرلەمانیش بەڕاستی فلیچ کراوە ئەکەوێتە سەرەوەی کەیەکێتی چ کارتێکی دیکە بەکارهێنێت ئایا لە حکوومەت خۆی هەڵەپەسێرێ ئەکشێتەوە چ هەنگاوێکەنات ئەمە جارێ ڕوون نییە هێشتا نەگەشتێتەوە ئاستا بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەگەر دەنگدان بکرێ و زەختێکی زۆر نەبێت لەسەر پەرلەمانتارەکان تاک وەکو جاری پێشوو دەنگ بەکانی دیێشێتیان ئەو ڕۆدا هەمان شتیان جاری پێشوو جاری پێشوو بە قسەی حزبەکانیشیان نەکەوتیان کان کەسێک هاتووە سکرتێری سەرۆکی هەرێم بووە ئێمە چۆن سکرتێرەکەیکەینە سەرۆکی عێراق ئێستش ئەڵەن کەسێکتان نردووە گەندەڵە ینی سەدر لێدوانیە لە حاڵەتی گۆڕینی کاندی لە حاڵەتی گۆڕی ناکەوێتە سەر ئەو کەسایەتی شەیە چونکە ئەوان بۆ لایەنە عێراقەکان دەنگدانیش بە تایبەتی کە بەنهێنیە ناتوانن بیسەپێنن بەسەر حتا سەدریش ڕەنگە نتوانێت سونەکانیش نتوانن اینجا بیریشمان نەچێت لە دەروی سەربەخۆکان هەن فراکسیۆنی دیکە هەیە بەتەنها ئەوان ناتوانن کاندێکی خۆیان دەرچێنن باشە ئێران چی لە عێراقەوێ دکتۆر مەسەلەن ئێستا ئیرادەیەکێ و زۆرینەی نیشتیمانی و ئەوەی کە مقتەدا ناوی لێ ناوەق لە بێوەتەنی و مەسەلەن و تەوافقی کە لە چەند 2005 لە سەری ئەڕۆن پێت وایە 2000 ئێران لە نێوان ئەوە حەلی وەسەتی پێیە ئێران بەردەم حەوشەی ئێرانە عێراق ئێران لە عێراقا سێشتی هەیە بکو خەتی سوورسەریەکات کە نابێت بەستێنرێت بەرژەوەندی ئابوووریەکانی کە هەر کەسێک لە دەسەڵاتە بێ حەشتی شعبی کە سەدر ئەڵێ بێ حەشت هەڵۆشێتەوە لای ئەوان ئەمە خەتی سوورە ئەمە بڕیاری ڕابەر ئێرانە بڕیاری خامنەیە هەنی هیچ جێگەی گفتوگۆ ئەوانە نییە لای ئەوان لە عێراقی شادچەک و پاریانێنی ئەوان پشتیوانیانەکەن بە تایبەتی کە قاسمی سلێمانی ڕۆڵی گەورەی هەبوو لە دروستکردنی ئەم هێزانەیە لایەنێکی دیکەی مانەوەی ئەمریکایە ئەمریکا مانەوەی خۆی لێرە کەم کردوتەوە سەربازەکانی کەم کردوتەوە ڕۆڵی خۆشی ئەو بەرچاوی نییە ئێستا لە بەرامبەر دەبینین هێرشەکان بۆ سەر ناوەندە دیپلۆماسیەکان و بورکەکانی ئەمریکا کەم بۆتەوە ئەوەی کە ئێران ئەیبینێت جگە لەمە ئێستا خاڵێکە و خەڵکی زۆر بە ئەزمموی ناوشی ئەخۆیان لەوانە عزت شابندر ئەڵێن ئێمە ئەمانەیە سیاسەتێکی عێراقی هەبێ بەس ئەمەی بەشێک لە کورد کە پارتیە سونە و بەشێک لە شیعایی کەن گۆڕینەوەی ڕۆڵی ئێرانە بە ڕۆڵی خەلیج ئێمە ئەمانەیە کەسیان نەبێ بۆ نمونە یعنی وا سەیرەکرێ ئێران کە ئەمە وڵاتانی ناوچەکە ئەیانوێت دەست بخەنە ناو عێراقەوە جێگە بە عێراقیتیانە تا ڕادەیەک کەم جارە سێرڤەری دەنگدانەکە لە ئیمارات بوو پێشتر ئەیانوت قاسمی سلێمانی گەیشتە بەغدا و برێتمە گۆرش لە بەغدا گەیشتە هەولێر برێتمە گۆرش لە هەولێرە بۆ شاندە دیبلۆماسیەکان لانی کە وڵاتانی چێتی ئەوروپا زۆرتر حزوریان هەبوو ئەبیندران ئێستا نابیندرن تەنانەت خودی برێتمە گۆر کوونە ئێستا دووشەکەی ئەوەیە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست بەڵێ قائانی دووجار سێجار لە عێراق بۆ بە ئاشکرا و بە بەنهێنی و تراوە ئەمە بۆ خۆی دیوێکی ئەوەی لاس خارتی شوونە مەسەلەن حتا خۆی دوای هەڵبژاردن ئەوانەی کە لە دەنگیان نهێنە لە ناو شیعەیە بلاس خارت تا ڕادەیەک سەرۆکی حکوومەتی ئێستا کاظمی ئەمریکیەکان وڵاتانی کەندا و تۆمەتبارەکەن بۆی دەستیان خستۆتە پرۆسی هەڵبژاردنەکەەوە و بەڵگەش زۆرە لەسەر ئەو شتانە یعنی تا ڕادەیەک ئەوەی کە ویستویانە بەدیان هێناوە کە سەدر سەرکەوتنی بەدەستێنەوە وەکوتم ئەمریکا پێشوازی لە یاریەکان بۆ ئەو جێشتەوە تقریبان بۆ وەکالەت بەڵێ بەڵام لە هەمان کاتیشا کەس بەقەت جۆ بایدن کە زانە ئەگەی لە وردەکاری سیاسەتی عێراق نییە پێش ڕوخانی سەدام هاتوۆتە هەرێمی کوردستان لە پەرلەمان و ئەوەیە پەیوەندی لەگەڵ یەک بەیەکی سەرکردەکانە هەیە ئەو هەشت ساڵی جێگری سەرۆک بووە بە بەردەوامی دۆسی عێراق لای ئەو کە لە ئەنجومەنی نوێنەرانی لە ئەنجومەنی پیران بووە لە لیژنەی دەرەوە بە هەمان شێوە دۆسی عێراقێکی بۆ لەگرنی دۆستەکان هەر ئەو بوو پێشنیارێکی عێراق بکرێ بە سێ هەرێمی فیدراڵیەوە ئەوەی کە منەمێ بێڵێم زۆر باڕەشکاوانە ئەمریکەکان لە ئێمەش و لە عێراقش ماندوو بوون چکە هەوڵیان زۆر راوە سەرکردیان زۆر گۆڕیوە سەرۆکی حکوومەتیان زۆر گۆڕیوە سەرۆکی پەرلەمانیان زۆر گۆڕیوە دنیایەک هەوڵیان ناوە چەندین جار عێراقیان ڕزگار کردووە لە ناوچوون لە دوای داعشیشەوە
بەڵام ئەوان پێیان وایە سیستەمی عێراق سیستەمێکی گەندەڵە بەرپرسەکانی لە گەندەڵیەوە ڕۆچوون ناتوان ئەوان جاریشکە بێنەوە بەو قورسایی جارانەوە و هێزیان هەبێ و تەداخلی گەورە بکەن نەتیجەکەشی هەر هەمان شتەبێ ینی بەڕادەیەک ئێستا ئەولویاتی ئەوان نییە ئێستا ئەوەندە مەژغوڵی دۆخی ئاسیا و دۆخی ئەوروپان دۆخی ناوخۆی خۆیانن ئەوەندە عراق نین بەڕاستی لە خاصەیەکیان کردوتەوە بۆ هەندێک هێزوو بەڵێت ئەوان پێیان وایە عێراق کاتی خۆی مالیکی بۆ پشتگیری کرا ئەمە لە بیرەوەری هەموو سەرکردەکانی ئەو کاتەیە هەیە لە ژەنڕاڵەکانیشە چکە جۆرج بوش پێی وابوو مالیکی شخصیەتێکی بەهێزە چکە ئەو ڕێ هەیە عراق بە کەسێکی بەهێز بەڕێوە ئاچێت بە دیموکراسی و بە گفتوگۆ و بە ئەمە بەڕێوە ناچێت شخصیەتێک دەوێت کە بتوانێت خۆی بسەپێنێ بۆیە پشتگیری مالیکی کرد پێی وابوو ئەو کەسایەت هەیە ئێستا ئەوان پێیان وایە سەدر ئەو هێزەی هەیە بتوانێت عراق جارێ سەقامگیری تا دروست کات هێز و چەک و ئەم شتانەش پارەش لە دەستی دەوڵتا کۆنتترۆلکە کە ئەمە بکە بێگومان ئەو کاتە نە ڕێگادا تورکیا بەو شێوە تەداخل بکات کە ئیبینین نە ڕێگادا ئێرانیش بەو شێوە تەداخل بکات ئێران و تورکیا ئەم وڵاتانی ناوچەکەش کاریان لەسەرکە عراق سەقامگیری بێ بەس لە ئاواز بێ بەڵام عراق لەبەرەوەی دەوڵەمەنەوە بەسەرۆت و سامانێکی زۆری سروشتی ئەگەر دەرفەتی هەبێ هەناسە بە لە ماوەی 10 ساڵە ئەتوانێت بێ یەکێک لە کۆڵەکانی هێز لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لەبەرەوە بەرژەوەندەکان ئێستا هەمووی بەریەک کەوتووە زۆر باشە کەواتە خەڵک بۆ خەڵک گرنگەوە ڕێز باس کرد کە بەشێکی هەرە زۆری سەر و سەدا هەفتای نەچۆ بۆ دەنگدان ئەوە مەسجە مەسەلەن ڕەنگە مەوتەم نەبێ بەڵام مەوتەمە بە ژیانی خۆی مەوتەمە بەوەی ئاەتی و پارتی شەڕەکەن مەوتەمە بەوەی ئایا ناوشیعە شەڕە بێ مەوتەمە بەوەی کە دۆخێکی اقتصادی دروستە بێ مەسەلەن ئێستا سستیەک بە بازاڕەوە ئەبیندرێ مەسەلەن پێت وایە مەسەلەن شتێکی ینی عراق چاوەڕوان کراوە خەڵکی سیناریۆ بینیوە ئەفغانستانی بینیوە ئمە بەرنامەیەکمان کرد لەو کاتی گەرمی ئەفغانستان بۆ سووریای بینیوە مەسەلەن لوبنانی لە ئێستا بینێت پێت وایە حاڵەتیشی وها دروست بێت خۆی یاخود جارێ ماوێتی بەوە یەکێ لە تامڕەن گەورەترین تراژیدیا بۆ گەلی عراق و بۆ ئێمە شۆک و کورد ئەوەیە کە سەدام ئەو هەموو خوێنەی ڕشت ئەو هەموو تاوانە گەورەی کرد ئێستا ئەبینیت بۆ نە ڤیددیۆیەکی ملیۆنان جار سێ دەکرێت لە یوتیوب و لە شوێنەکانە خەڵک کۆمنتە نووسێت خۆزگە بۆ سەردەما ئەخواز یعنی خەڵقی عراق کاکزانە ئەمەندە ماندوو بوون لەم شەڕ و ناسەقامگیری و نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی گوزەران و نەبوونی ئیش و نەبوونی شوێن و جێگە و ڕێگەی مانەوە نەبوونی کارەبا نەبوونی ئاو زۆر لایەن گرنگێکی حکومەکان نەتیجەیانەوێت بینیمانی سە بەشێک لەوەی کە سونە بەهێز بوون ئەوەیە ئەو هەنگاوانەی لە ئەنبار و لە پارێزەکانی دیکەی خۆیانە ناوێنەکە ئاوادانکردنەوەیان کردووە سەقامگیریان دروست کردووە جۆرێک لە بەرەو پێشوونی ئابوووریان دروست کردووە ناوچە شیعەکان وێرانن خۆ ئەم جارەکە سەدر توانێتی ئەم سەرکەوتنە بەدەستمێنێت ئەگە بەراوردیکە بەلایەنەکانی دیکە ئەبوو لایەنەکانی دیکەش ئەو سەرکەوتنە بەدەست بێنن بەڵێ بەڵام نەیانتوانیەوە بۆ بەتایبەت حەشت کە جۆرێک لە پیرۆزیشی هەیە لە ناو شیعەکانە بۆ چونکە تاقیکرانەوە لەم حکوومەتەیە ناتوانن هەنگاو بنێن بگرە ڕێگریش بوون لەوەی حکوومەت بتوانێت هەندێک هەنگاو بنە هەڕەشیان لە سەرۆشی حکوومەتە کرد نانەهێشت هەنگاو بنە بە ئاراستی کۆمەڵێک گۆڕانکاری ئەو ئەگەر حکوومەتێکی ئەو حکوومەتی سەدر ئەوێ دروستی کات لە عێراقا مەرکەزیە دروستە بێتەوە مەرکەزیە دروست بووە ئەبینیت ڕوبڕووبوونی گەندەڵی ڕووەدا تەعاً هۆکارەکەی زۆر بە سیاسی هەبێت ئەو بۆ بەهێزکردنی خۆی هەبێت ئەبینی هێز تا ڕادێک لە دەستی دەوڵەتا کۆ ئەبێتەوە ئەبینی پرۆژە و خزمەتگوزاری تا ڕادەیەک ئەگەڕێتەوە بەڵام لەسەر نرخی ئەو سیستەمە فێدراڵە دیموکراسیە کە هەیە کە ئەمە بۆ کورد گەورەترین مەترسیە بێ زەرریە بێ بێگومان باشە 2000 شیعە لەناو خۆشیانە بۆ سەدر مهمە کەسێک بێت تەواو لە کوتلەکەی خۆیان بێ بۆ سەرۆکی حکوومەت یان متمنێ بۆ زۆر تاکتیکەکەی سەدر زۆر ڕوونە سەدر ئێستا بە تەنها ناتوانێت شەڕی کورد و سونە و شیعە بکە ئەوەی مەترسیە لەسەری ناو شیعەیە ئەگەر لە ناو شیعەیە ببێ بە هێزی یەکەم و بە کەسی یەکەم کە ئیتر کەس لە قسە لە قسەیانەکە ئاسانە توانێت سونە کۆنتترۆلکە ئاسانە توانێت کورد کۆنتترۆلکە وەکو وتم ڕێی سەدر زۆر زۆر ڕوونە حکوومەتێکی مرکزی بەهێز کە هێز و کە پۆلیس هێزی ڕسمین لەگەڵ سوپایە هەوانی تر هەمووی میلیشیان هەر کەسێک کە پێی وابێ لە گەندەڵەوەتیەوە گلاوە بە دڵنییا بەرەو دادگایە بە بەرەو لێپرسینەوەی ئەبا یعنی ئێستا ڕەنگە بۆ مالیشی و بۆ ئەوانی دیکە مەترسێک هەر ئەوە نییە معارەزە بن ڕەنگە سبەینێ بکرێنە ئامانج دۆسییان بۆ دروست بکرێت ینی ئەوەی کە سەدر ئەوێ بیکە وەکو وتم عێراقێکی مرکزی بەهێزە لەسەر حسابی هەم کورد هەم سونە و هەم پرۆسی دیموکراسی چونکە
ئەگەر ئەمە بچێتە سەر بۆ سەدر کە ئێستا تا ئێستا بۆی چۆتە سەدر بۆی چۆتە سەر بەڵێ ببوورە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کەس ناوێرێت دژی ئەو دەنگ بە کەس ناوێت دژی ئەو بجوڵێتەوە. کورد بۆ ئەو پێشاتانە بە هەر دیوێکا بێ بەرژەوەندی بۆ پاراستنی بەرژەوەندی یاریێمی کوردستان بەرژەوەندی لە چیایە یاخود یاری ئەقلیمیەکانی جوڵە ئەوەی نەکردایە کە ئێستا کردوێتی ئەیتوانی بە شیعەش بڵێ و بە سونەش بڵێ ئێمە سەرۆک کۆماری ئێمەیە لەناو خۆمان ڕێیەکەوین و ئێوە پشتیوان بن ئێمەش ئێوە کێ ڕێککەوتن پشتیوانیتان نەکەین چکە ڕاستە ئێستا تۆ لەگەڵ سەدر ڕێککەوتنەکەی ڕەنگە لە ڕووی حزبیەوە باش بێ من ئەوم لە دەرفەتی دیکە ئەوتۆ پێش هەڵبژانی 2010 وەفدێکی تیاری سەدری هاتن بۆ لای بزوتنەوەی گۆڕان وتیان ئێمە ئەمانوێت لە هێناو کوردستانە بەس لەگەڵ ئێوە ڕێکەوین ئێمە ڕێ نەکەوتین نەک لەبەرەوەی قازانجمان ناکرد بەگرێ قازانجیشمان نەکرد تەزویریشمان لێ ناکرا ڕەنگە کورسیشمان زۆر بهێنایە لەبەرەوەی ئەمە دەرگا کاتەوە کە سبەینێ ئەم ناوماڵە لەتە بێت کە بۆ خۆی کێشەی ئێجگار قوڵی هەیە قەیرانی قوڵی هەیە ئێستا کە تۆ ئەم دەرگایەت کردێتەوە بە زۆرینە و کەمینە حکم بکرێت سبەینێ ناتوانین باسی تەوافق کرد چکە تەوافق شتێک نییە لە دەستورە هەبێت. باشە کەواتە پێت وایە وڵاتی ئیقلیمیەکان ئەو یەشێتی و پارتیان جارێکی تر بە دووتی جا بردووە خۆت خۆی ئێستا هیچ نەبێت لە ڕووی گوتار و ڕاگەیانەوە جۆرێک لە خاوبوونەوەی گرژەکان هەیە بەڵام ئەم دۆستانەی ئێمە نەکرد ناوچەکە ئەوروپا ئەمریکاش دایان جار پێیان وتوین کە ئێمە ئەمانوێ ئێوە ڕێککەوتن هەوڵە دەن کۆبوونەوە ئەکەن ئەگە کورد خۆینەوە ڕێکەوە بە زۆر ناتوانانی کاکزانە ڕێکیان باش کەواتە چارەنووس بۆ هەرێمی کوردستان چیە بێ لە ماوە نزیکە شتێکی ئەو تۆ ڕوو نادات بەڵام لە ماوە دوورە من پێم وایە و لە ماوەی مامناوەندیشە عێراق بۆ ئاراستەیە ڕۆکە عێراقێکی مەرکەزی بێ کورد باجەکەی هەیە هەر بە دەستور دەتوانن پەڕۆباڵی بکەن و ئەیکەنەوەکو وتم حکوومەتێکی ذاتی ئەو شێوەی هەفتاکان کە بڕیاری چیتوانێت ڕێگری لەمە بکات مەسەلەن لە ئێستاە سەدر ناتوانێت ئەم شەڕەشکات و لە ناو شیعەشا خۆی بەهێز کات بە قۆناغێکا وەکوتم کاتی خۆی کە بەحسەکان هاتنە سەر حکوم کوردیشان بەشداری پێکرد ڕێکەوتنامی یانزی ئازاریان کردانیان بە مافی کوردانە شوێعەکانیان بردن ناو حکوومەتەوە باشە کورد بەشێک بوو لە حکوومەت بەڵام کە وردە دەسەڵاتەکانی خۆیان دڵنیا بوون لێ و چەسپی هەم لەگەڵ کورد پەشیمان بوونەوە و پەلاماری کوردیان نایە و ئەنجامەکەی ئاش بەتاڵ بوو لە 75 ئەمانە وانەی مێژووی نەبێ ئیسپانیان لێ بکەین هەمیش لایەنەکانی دیکەیان پراوێزخر و شوعیشان هەر لە حزبی شوعیشان هەر لە ناو برد لەبەرەوە کورد هەمان هەڵا هاکاتەوە چۆن لە ڕیفراندۆمە هەمان هەڵی پێشوو کرایەوە لەمەشا لە ڕووی سیاسی و هەمان هەڵا ئەکرێتەوە بەڵام گرفتەکە لە چیایە گرفتەکە لەوایە ئەم بابەتانە زیاتر بابەتی شخصین حتا حزبیش نین زۆر جار یان جاری پێشوو پارتی پێی وایە جاری پێشوو دۆڕاوە ئایا حەقی خۆی بکاتەوە کە ئەمە سیاست نییە وە زیان لە کوردستانەیە. بەڵێ دواسەرنجی بەڕێز دکتۆر ئەوەی ئێستا لە عێراقی بینین ئەتوانم بڵێ مەگەرە و سیاستە سەر بگرێت سەرەتایی بەرەو مەرکەزی چوونی عێراقا هەمان ئەو دۆخەی کە کورد هەمیشە دژی بووە ویستوێتی جۆرێک لە لا مەرکەزیەت هەبێت کە ئێستا لە دەستورا فیدرالیزمە بەڵام ئەو حکوومەتەی کە هەیە کە لەسەر بنەمای تەوافقە لە دەستوردا نییە لەبەرەوە ئەکرێت لە هەڵبژاردنێکی ترە کوردێک بێنن کەسێکی تر بێنن بیکەن بەسەر کۆمار ئەسان ڕەبتی بەم دوو حزبی ئێستاشەوە نەبێ پارتە سیاسیەکانی دیکەشان نەبێ بۆ ئێستا بۆ ئایندە لەبەرەوە باشترین ڕێگە بۆ کورد ئەوەیە کە ئەو کەم و کوڕیانی کە هەیە حزبێک لە دوورمەودا ئەگەر بەو شوێ بێ ببوورە چەند و چەند دواسەرنجە براوە ئەبێ یاخود تەنها من پێم وایە ئەو لە ئێستا پارتی نەچۆتە پرۆسەوەی پێش هەموو شتێ پارتی زیانەکات ئینجا لایەنەکانی دیکە بەڵام لە هەمووی مەترسیدارترەوەی کۆی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان زیانەکەن کە تەجروبەوەمان پێڵێ ئەمە شتێک نی لە خۆمانەوە بڵێن بە هیوان کە ڕێکەوتن بکرێت چکە دوجار هەر کەسێک سەر و کۆمار بێ بۆ 4 ساڵە و دەرفەتی دیکەشە بێ لە ئایندەیە کە بە شێوازێکی جیاواز مامەڵە بکەین بەڵام ئێستا بکشینەوە لەو تەداخلی ناوماڵی شیعە پەیامەکانی ئێران و وڵاتانی ناوچەکە بە هەند وەرگین باشترێتە ئەوەی سبەینێ باجەکەی بین بە شێوەیەکی قورس وەکو بینیمان لە ڕیفراندۆمدا. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هۆشیار عومەرعەلی ڕێخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێزتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامایەم شەومان پێشکەشکردن بە هیوای سەقامگیری بۆ هەموو عێراق و هەرێمی کوردستانیش ئێوە شەمانەتی خوای گەورە بن. سپاس. بژن.